بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد رسول الله صلى الله تعالى عليه وسلم وعلى آله وأصحابه أجمعين. برانی بەڕێز و خۆشەویستم لە ئەوانە و دەرسی ڕابردوو دەستمان بە سەرچاوەکانی فقهی ئیسلامی کرد. باسمان لە سەرچاوەی یەکەم کردکەوە قورئانی پیرۆز بوو، هاتنە ناو سەرچاوەی دووەمین، ئەویش بەشێکمان لێ باس کرد لەسەر ئەوە ڕاوەستاین حەدیسی ئاحاد، مەرجەکانی وەرگرتنی حەدیسی ئاحاد لە لای جمهوری عولەمایان دیارە ئەو پێنج مەرجەیە: ئیتیصالی سەنەد هەبی، ڕاویەکە عادل بی، زەبتی هەبی، حەدیسەکە شذوذ و عیلەشی لە ناودا نەبی. ئەوە ئینشاءڵڵا لە کاتی با بڵێم وەکو دەرسی یانوانەی تایبەت کە بە عولومی حەدیسە بی ئەو بابەتانە زیاتر بە تەفسیل باز دەکرێت. هاتنە سەر مەذهبی ئیمامی ئەبوو حەنیفە. گوتمان ئیمامی ئەبوو حەنیفە جگە لە ئەو پێنج مەرجە سەرەکیە سێ مەرجی دیشی داناوە بۆ وەرگرتنی حەدیسی ئاحاد. ئەوەشمان باس کرد. لەسەرەوە ڕاوەستا بووین مەذهبی ئیمامی مالیکیش هاوشێوەی مەذهبی ئیمامی ئەبوو حەنیفە، ئەویش تاوەکو حەدیسی ئاحاد وەربگرێت دوو مەرجی زیاد لەسەر مەرجەکانی جمهوری دانەوە. یەکەم مەرجی مەذهبی ئیمامی مالیکی ئەوەیە: عدم مخالفتها لعمل أهل المدينة. دەبێت حەدیسی ئاحاد پێچەوانەی یا سونەی ئاحاد پێچەوانەی عملی و کاروکردەوەی ئەهلی مەدینە نەبی. لەبەر چ بەڕێزان؟ لە لای ئیمامی مالیک ڕەزا و ڕحمەتی خۆی گەورەی لەسەر بێ کە لای جەنابتان معلومە تابعیە، اینجا دوای ئەو تابعیە، دوای ئەوە تابعی تێ و دوای ئەویش سەحابە تێ. ئیمامی مالیک پێی وایە کردەوەی ئەهلی مەدینە لە ئاسی حەدیسی متەواترە، لە ئاسی سونەی متەواتیرەیە. جا دەفەرمێ هەر کاتێک گەر وهاتوومە سونەتێکی ئاحادمان هەبوو، پێچەوانەی کردەوەی عەمەلی ئەهلی مەدینە بوو کە ئەنەما تەعارضێک دروست دەبی لە نێوان حەدیسێکی ئاحاد بەرامبەر بە حەدیسێکی متەواتر. ئەو کاتیش ئێمە دەبێ حەدیسی متەواتر بە پێش بێخین لەسەر حەدیسی ئاحاد. بۆ لە لای ئیمامی مالیک وایە؟ لە لای ئیمامی مالیک بە حوکمەوەی خۆشی هە لە ناو مەدینە ژیایە، دەفەرمێ کردەوە کەوا ئەهلی مەدینە ئەنجام بدەن ئەکید ئەو کردەوەیان بینیە لە بابیان. مەسەل ئێستا لە سەردەمی من کە سەردەمی تابعینە، ئەکید ئەوە لە بابیان بینیە. اینجا بابیشیان ئەکید ئەو کردەوەی لە باپیریانیان بینیە. باپیریشیان شێنە سەحابەنە. کەوابی کردەوەکەش کە بەڵاو بوویتەوە، مالک نییە، دوو مال نییە، سێ مال نییە، گەڕەکە نییە، ئەو خەڵکە زۆربەی خەڵکی مەدینە ئەو کارە ئەنجام دەدەن کە ئەنەما ئەو کردەوە وای لێ هات. حەدیسی متەواتر مەگوتمان کۆمەڵە کەسان ئەگەر ڕیوایەت بکەن لە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام عاتەن درۆ لەو زۆرە کەسانە ڕوونادا دەست بەدەستا دەگاتە عەهدی حەدیسی تەدوین و کە تەدوینی حەدیس و تەدوین دەکرێت. جا ئیمامی مالیک دەفەرمێ مادام ئەو کردەوە عەمەلی ئەهلی مەدینە بەو شێوازە ئەنجام بدەن، کەواتە ئەوە 50 مالن، 20 مالن، 30 مالن، ئەوە 30 کەس، ئەوانیش ئەکید لە بابیانیان وەرگرتیە کە ئەوانیش تابعینن. اینجا دوایە بابیشیان ئەکید لە باپیرانیان وەرگرتیە کەواتەوە سەحابەنە. کەوابی ئەو کردەوە بەو شێوازەی ئەنجام دراوە لە سەردەمی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام. اینجا ئێستا حەدیسێکی ئاحاد تێ پێچەوانەی ئەو بی، یعنی کە ئەنەما پێچەوانەی حەدیسێکی متەواترە لەبەرەوە من ئیش بەو حەدیسە ناکەم. لەبەرەوەش ئەو حەدیسە ڕەت دەکاتەوە کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ المتبایعان بالخیار ما لم يفترقا. ئەو دوو کەسەی کە ڕینۆفرۆشتنیان کردیە لە نێوان خۆیان، پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێت تا لە مەجلیس دابن، ئەگەر پەشیمانیش ببنەوە لە بۆیان هەیە پەشیمان ببنەوە. ئەوە پێی دەگوترێت خیار المەجلیس، یعنی کتێبەکت کڕی، دەفتەرەکت کڕی، با بڵێم مەڕەکت کڕی، هەر شتێکت لە بەرامبەرەکە کڕی، تو مادام تا لە ناو مەجلیسەکە لێک زیان نەبوویتنەوە لە بۆ تێ پەشیمان ببیەوە. ئەو فەرمایشتەوا دەفەرمێ. بەڵام ئیمامی مالیک دەفەرمێ ئەوەی مە بیستیتمان ئێستا یان دەبینین با بڵێم لە سەردەمی خۆمان عەمەلی ئەهلی مەدینەوە نییە. عەمەلی ئەهلی مەدینە هەر کاتێک شتە کڕا، ئیتیفاق لەسەر کرا، بەرامبەرەکە پارەیدا، ئەویش قەبزی کرد، با لە مەجلیسیش لێک زیان نەبووبینەوە، تازە پەشیمان بوونەوە نییە. یعنی ئەگەر لە ناو مەجلیسیش بن کەس ناتوانی پەشیمان بنەوە. هەر ئێمە خەڵکی مەدینە تا ئێستا هەروامان کردووە.
ئەکید بابە گەورەکانیشمان وایان کردیە، ئەکید باپیریشمانیان وایان کردیە کەوابێ مادام تەعاڕوزی ئەو حەدیسە لەگە عەمەلی ئەهلی مەدینە بوو ئێمە ئیش بۆ حەدیسە ناکەین. ئەوە مەرجی یەکەمی ئیمامی مالیکە. مەرجی دووەمی پێویست ناکە دووبارە بکەینەوە ڕێک ئەو مەرجەی کە ئیمامی ئەبوو حەنیفە فەرمووی نابێ حەدیسی ئاحاد مخالەفەی زەوابط و قەواعیدی ئەسڵی دینی خۆی پەروەردیگار بکە. ئەگەر مخالەفەی ئەو قەواعید و زەوابتانە کرا کە هەموو هەڵقوڵاوی با بڵێم قورئان و فەرمایشتە جوانەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەو کاتی ئێمە ئیش بەو حەدیسە ناکەین، لەبەرەوە ئەویش ئیش بە حەدیسی مەسەڕات ناکە. ئەو حەدیسی کە ئینامان گوتمان قەسابەکان یا خاوەن با بڵێم ئاژەلەکان مەڕی خۆیان سێلی خۆیان خۆشتری خۆیان بیانەوێ بفرۆشن لە مالەوە ڕۆژێک دە سەعاتێک شیری با بڵێم نایدۆشن تاوەکو گوانی گەورە ببی ئینجا دوایەوە دەیبەن دەفرۆشن لە بازار. پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی ئەو جۆرە کەسانە ئەگەر ئەو مەڕایان ئەو چێلە بفرۆشن کڕیارەکە ئازادە دوای کەوا بیدۆشی یان با قبول بکە ئەو بەیعە و بەیعەکاتوە یاخۆ دەتوانی پەشیمان ببتەوە، بەڵام لەبەرەوەی شیرەکەی دۆشیە و خواردیتی بەرامبەر ئەوە مەڕەکە یان چێلەکەی بۆی دەگەڕێنتەوە لەگەل فترە قەسپەشیش. طبعا ئەوە وەکو جاری ڕابردوو باسمان کرد ئەو مخالفەی حەدیسی ئەلخەراج بالضەمانە، مخالفەی ئەوەیە کەوا ئینسانە گەشتێک بفەوتێنی دەبی بەرامبەرەکە چیت فەوتاندیە ئەوی بۆ بگەڕێنیەوە، ئەگەر ئەویش نەبوو دەبی بخەملێنی بە پارە یان بە زێر ڕوزی کە سەردەمی خۆیان بووە بۆ قەسب لە بەرامبەری بی ئەوە دەڵێن مخالفی زەوابط و قەواعید و مخالفی ئەو حەدیسەشە کە پێنسم لە فەرمی ئەلخەراج بالضەمان لەبەرەوەمە ئیش بەو حەدیسە ناکەین. کۆتا بڕگا بەڕێزان لە با بڵێن سەرچاوەی دووەم لە سەرچاوەکانی فقهی ئیسلامی کە سونەیە الأحكام التي جاءت بها السنة یان پێش کۆتا بڕگا ئایا سونە باز لە چ دەکا؟ سونە بەڕێزان باز لە چار شت دەکا. دەتوانم خالی دووەم و سێم لێک بدەین بکەین بە خالێک کەواتە باز لە سێ شتی سەرەکی دەکات. یەکەمینیان أحكام موافقة لأحكام القرآن الكريم ومؤكدة لها. هەندێک بابەت کە لە سونەی وارد بووە ڕێک تەواوکەری یان هەروەکو ئەو بابەتە چۆن قورئان باسی کردیە سونە شتێ وا باز دەکا کەواتە ئەو بابەتە پێی دەگوترێت تەئکید. یعنی سونەت لەو حالەتە چییە؟ تاکیدکردنەوەیە لە بۆ ئەو فەرمایشتانەی کە ڕێگای یان ئەو بابەتانەی بە ڕێگای قورئان واجب کرایە سونەتەیان حرامە هەر شتێکە بی. بۆ نمونە وەکو شادەی زور وەکو قەتلی نەفس ئەوە لە قورئانیش باس کرایە لە فەرمایشتەکانی پێغەمبەریش عەلەیهی سەڵات وەسەلام باس کرایە. ئەوە بەشی یەکەم. بەشی دووەمین أحكام مبينة لمعاني القرآن الكريم ومفصلة لمجمله. هەندێک ئايات هەیە یان هەندێک حکم هەیە لە حەدیثاتیە چ دەکات ئەو بابەتانەی کە بە مجمەلی هاتیە بە کورتی و پوختی هاتیە فەرمایشتەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام تێ چ دەکات؟ شی دەکاتەوە. بۆ نمونە قەزەی زەکات، قەزەی مەناسیکی حاج، قەزەی نوێژ صلوا كما رأيتموني يصلي خذوا عني مناسككم. ئەوە قورئان بە مجمەلی باسی کردیە بە کورتی ئەو حەدیثێت لە بۆمان تەفسیل دەکات. یان ئەگەر با بڵێین گوتمان خالی سێمینیش لەگەڵیان ڕەبکەین یان تأتي السنة بأحكام مقيدة لمطلق القرآن. قورئان مەسەل بابەتێک باز دەکا بە مطلقی باز دەکا. مەسەل خوای گەورە دەفەرمێ السارق والسارقة فاقطعوا أيديهما. دەست کاتێک تێنە سەردەست لە زوبانەوە خلاف لە نێوان قەبایلی عەرەبەکان هەیە. ئایا دەست لێرە با بڵێم لەو گۆزەنگەی دەبڕین، ئایا لە هەنیشی دەبڕین، ئایا لە سەرشانی دەبڕین، ئەوە هەموو دەستە. جا هەندێک لە قەبیلەکان بەلکو ئەلێرە دەلێنێ دەست، هەندێکیان تا هەنیشک دەلێن دەست، هەندێکیش خۆڵ و باسکەکە هەموو پێی دەلێن دەست. ئایا ئەو دەستەمە لە شێ ببڕین؟ کەواتە ئەوە لە قورئان بە مطلقی هاتیە، لێرە حەدیث هاتیە مقەیەدی کردیە بەو با بڵێم گۆزەنگەی ئینسان کە ئەلێرە دەبڕین. کەوابتی ئەوە لێرە بوو چێ؟ ئەو حەدیثە بوو مقەیەد، یعنی قورئانە مطلقەکەی بەستاوە بەوەی کەوا مقەیەدی کرد. یاخۆ هەندە جاروا دەبێ حەدیث تەخسیسی با بڵێم قورئان دەکا. قورئان بە عام تێ، بەڵام حەدیث تێ چ دەکات؟ تەخسیسی دەکات. یعنی دەلێت ئەو بابەتەی کە لە قورئان بە عام باس کراوە ئەوە لە خۆ ناگرتەوە. هەر وەکو مەسەل خوای گەورە دەفەرمێ وەلا تەأکولوا ما لەم یوذکەر اسم الله عەلەیه.
ئەو کوژرایەوە نەخۆن ئەو گۆشتەیە ئەوەی بسمیلای لەسەر نەکرایە. بەڵام پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ المسلم يذبح على اسم الله سمى أم لم يسمي، کەواتە ئەوە بەڵکو مسلمانی ناگرتەوە، چونکە مسلمان هەر بە ناوی خوای گەورە شت سەردەبڕی، جا ناوەکەی هینە یاخود ناوەکەی نەهینە. یان خوای گەورە لە قورئان دەفەرمێ ومن دخله كان آمنا، ئەوەی بشتە ناو بیت ئەوە تەواو ئەمینە، هیچ تاوان و شتیشی ئەگەر ئەنجام دابی ئەوە هەر ئەمینە. بەڵام لە فەرمایشتی پێغەمبەر هاتووە عەلەیهی سەڵات وەسەلام ئەو بەیتەیە دیفاع لە قاتل و تاوانباران ناکە. کابرا پیاوە یەکێکی کوشت و یەکسەر خۆی هاویشتە ناو بیت بڵێ وەڵای تازە ومن دخله كان آمنا، لێرە نا، فەرمایشتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام تەخسیسی کردیە، ئەوەی لێ جیا دەکاتەوە ئەوەی کەوا قاتلە یان ئەوەی کەوا تاوانبارە. ئەلمیم ئەوە ئیشی دووەمینی گوتمان سونەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام. ئیشی سێمیش کە خالی چارەمانمە لێرەدانە، گوتمان خالی سێم و دووەم دەتوانین پێکەوە ببەستنەوە أحكام سكت عنها القرآن الكريم وجاءت بها السنة. أو زارينا هر عندك بابتها قرآن هرباسي نكرتيا لێرە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بەڕێگای فەرمایشتە جوانەکانی یان بەڕێگای کردەوەکانی خۆی ئەو شتەی نوێ حکمەشی نوێ بۆ هاتیە، چکە لە فەرمایشتێک دەفەرمێ ئوتیت القورئان ومثله معه، ئەمن قورئانم پێ دراوە بەڵکو هاوشێوەی قورئانیش فەرمایشتەکانی منە، يعني ئەوە وەکو یەک وان وما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى. لەرتیفەشی خۆش هەیە بەڕێزان، لۆ ئەو سێشتە پێم خۆشە لە بۆتان باسکەم. زانانی ئەهلی لوغەی ئەو سەردەمە دەلێن ئەوە وڵامە بۆ ئەو کەسانە کە ناوی خوان لێ دەلێن قورئانی، على ئاساس ئەمە ئیش بە چ ناکەین؟ بە حەدیث ناکەین. دەلێن ئەو سێ بابەتە سێ ئاەت لە قورئان هەیە سوبحان الله باز لەو سێ بابەتە دەکات. يعني سێ ئاەت ڕێک ئەوە نالی دەبی قورئان بلێت ئیش بە فەرموودە بکەن. ئەوزە سێ ئاەتەیە ڕێک هەر سێ ئاەت باز لەو بابەتە دەکات. ئاەتێک ئەگەر تەمەشاکەین خوای گەورە لە قورئان دەفەرمێ وأطيعوا الله والرسول لعلكم ترحمون. ئەلێرەگا تێبینی بکەن ئیطاعە لەگەڵ دانیە، وأطيعوا الله والرسول یەکسەر باس نەیگوت وأطيعوا الرسول، فەرمووی وأطيعوا الله والرسول لعلكم ترحمون. آتي دواء أواخ ويورد فرمي وأطيعوا الله وأطيعوا الرسول فإن توليتم فإنما على رسولنا البلاغ المبين. أو زارقتي وأطيعوا الله وأطيعوا الرسول إطاعة باربوا. آيات شدي كمان إخوة يورد فرمي وأطيعوا الرسول لعلكم ترحمون. أو زارق إخوة يورد لقلداني بس وأطيعوا الرسول زازانان سدلن برزان دليل لو شويديك اخوي يا رب بفرمي واطيعوا الله والرسول اطاعه دبار نبد لبر اوت سنك اوي پیغمبر يشترك اوي قرآن، يعني تاكيدا او بشيكم واطيعوا الله والرسول. اما اگر اوي بلا واطيعوا الله واطيعوا الرسول كواتا او بابته دوبشه بششي پەیوەندی بە قورئان وەیە، بەشێکیشی پەیوەندی بە فەرموودە وەیە. ئەوەی قورئان و فەرموودە تەواوکەری یەکدین، یعنی چییە؟ لە قورئان بە مطلق هاتیە، ئەوەش بە مقەیەد هاتیە. دەفەرمێ وأطيعوا الله وأطيعوا الرسول. دەبی ئیش بە ئاەتە مطلقەکە بکەی، ئیش بە مقەیەدەکەش بکەی، ئیش بە عامەکەش بکەی، ئیش بە خاسەکەش بکەی. بەڵام خاسەکە لە جێ خۆی بە تایبەتی ئەوەندەی کە دەمێنێتەوەش عامەکە ئیش پێ دەکەی. کەواتە لێرە خوای گەورە ئیطاعەی خۆی و پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام وەکو یەکدانە. وأطيعوا الله وأطيعوا الرسول. ئەوە پەیوەندی بە خالی دووەم سێمە. کەواتە حەدیث هاتیە بۆ چێ؟ بۆ بەیانی مجمەلی قورئان، یاخود بۆ تەقییدی مطلقی قورئان، یان بۆ تەخسیسی عامی قورئان. ئەوەش چییە؟ هەم قورئانەکەش جێبەجێ دەکەین، هەم حەدیثەکەش. وأطيعوا الله وأطيعوا الرسول. أدير بلي بس وأطيعوا الرسول لێرە خوای گەورە مەبەستی ئەوەیە لە هەندێک جێگایان دەلێ من ئەو بابەتەم باز نەکردیە، بەڵام پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام باسی کردیە. کەواتە واجبە ئیطاعەی پێغەمبەری خوا بکەن، وەکو گرێبەستی سەلام مەسەڵەن. گرێبەستی سەلام طبعاً گرێبەستەکە پێی دەگوترێ بەیعی مەعدوم، ئەوە هیچ لە قورئان باز نەکرایە، یا خواردنی
گۆشتی کەری مالەوە جائیز نییە حرامە بەچە حرام کرایە بە فەرمودەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام یان ئەو ئاژەلانەی کە با بڵێم دەفەرمێ پەنجەیان تیژە یان ددانیان میخلە بوو ئەوی تریانەیە نابیانەیە ئەوانە مەسەل نەخۆن ئەو گۆشتانەوە بە فەرمایشتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام هاتیە کەواتە ئەویش ئاەت لەسەرە یعنی کەوابی لێرە بەڕێزان ئێمە چمانەیە ئێمە ئەو سێ بەشەمانەیە لە هەر جێگایەک ئەگەر گۆترا وەئەطیعوا الله والرسول یعنی ئەوەی پێغەمبەری خوا تەئکیدە لە بۆ ئەوەی خوای پەروەردیگار بڵێ وەئەطیعوا الله وەئەطیعوا الرسول یعنی ئەوە خوا پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام هەردوو وەکو یەک وایە جا تەواوکەری یەکدین بەڵام ئەگەر بڵێ وەئەطیعوا الرسول یعنی خوای پەروەردیگار باسی نەکردووە لێرە بەتەنیا بشێ باسی کردی ئەو بابەتە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام و دەست بە ئەوەی بگرن ئەوەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام باسی کردیە زانایانی ئەو سەردەمە دەڵێن ئەوە باشترین وەڵامە کە ئێمە وەڵامی ئەو قورئانیانە بدەینەوە بەناو کە دەڵێن خوا کتە قورئانی کە دەڵێن قورئان ئاماژەی بە ئەوە نەکردیە کە ئێمە با بڵێم ئیش بە فەرمایشە جوانەکانی پێغەمبەر بکەین عەلەیهی سەڵات وەسەلام کەچی ئەو سێ ئاەتە پێم خۆش بووە و لەتیفەیەک لە بۆ جەنابتان باسکەم یعنی دەکرێت زیاتر ڕەبتی کە ئینشاءالله تعالى لەگەڵ ئەو سێ بەشە آخر تەوەرە لە سونە دەلالەت السنەتی عەلى الأحکام ئێمە باسمان لە سونەت کرد لە ڕووی ورودەوە یعنی لە ڕووی گەیشتن بەدەستی ئێمە یان صحیحە یان ضعیفە صحیحەکانیش یان متواترە یان مەشهورە یان ئاحادە لەسەر ڕێی حەنەفیەکان یا خۆت متواترە یان ئاحادە لەسەر ڕێی جمهور ئەوە لە ڕووی چ لە ڕووی ورودەوە ئایا ئێستا لە ڕووی دەلالەتی لەسەر معناوە کە حەدیث لای جەنابتان معلومە بە زبانی عەرەبیە باشە ئەو حەدیثەیە چ معنایەک دەگەینی لە ڕووی گەیاندنی معناوە بەڕێزان یان معنا واتایەکەی قەطعی سەتا سەتە یان واتە و معنایەکەی زەنیە یعنی ئێستا طبعا ئەوەی کەوا معنایەکەی قەطعی و سەتا سەد بی ئەوە ئیجتیهادی لێ ناکرێتەوە ئەوە هەموو خەڵکێک دەزانی ئاگاتانیش لێبی معنای ئەوە نێگە حەدیث متواتر بی معنایەکەشی متواترە نە جاری وا دەبی لەوانەیە حەدیث معنایەکەی ورودەکەی متواترە یعنی حەدیثەکەی وەردەگرین تەواو سەتا سەد ئیش پێ دەکەین بەڵام معنایەکەی چ دەگەینی نا معنایەکەی زەنیە معنایەکەی واضح نییە هەندە جاروا دەبی حەدیثی ئاحادمانەیە هاتنەکەی زەنیە وەرگرتنەکەی بەڵام معنایەکەی قەطعیە معنایەکەی ڕۆن و ئاشکرایە هەموومان لێی تێدەکەین بەڵام لە ڕووی سەنەدەوە زەنیە کابی ئاگامان لێبی لە حەدیث چەند حالەتمان لێ دروست بوو چار حالەت دەکرێت ورودەکە هاتنەکە قەطعی بی متواتر بی معنایەکەشی متواتر بی یعنی قەطعی بی دەکرێت ورودەکەی زەنی بی معنایەکەشی زەنی بی ئەو دوو زەنی دروست دەبی دەکرێت هاتنەکەی متواتر بی معنایەکەی زەنی بی دەکرێت هاتنەکەی زەنی بی معنایەکەی چ بی قەطعی بی واضحە ئەدی قورئان وانییە قورئان هاتنەکەی هەموو چییە هەموو قەطعیە بەڵام معنایەکەی دەکرێت زەنی بی و دەکرێت قەطعی بی جا دوو نمونان بینین بۆ هەردوو لایەن تەماشا دەکەین مەسەل پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دەربارەی حەدیثی ئاحاد دەفەرمێ فی خەمس من الئیبل شاة لە پێنج حۆشتران چەند زەکاتی دەدەی حەیوانێکی سپی شات یعنی حەیوانی سپی مەڕ و بزن دەگرتەوە باشە گوتی فی خەمس یعنی مە نازانین پێنج یعنی گوتی چار گوتی سێ نا کاتە معنایەکەی چییە معنایەکەی قەطعیە ئایا گوتی مەسەل ئەوەی کە زەکاتەکەشی دەردەکەی چێلێکی دەرکە یان مەسەل حۆشترێک دەرکە یان پارەی بدا ناوتی حەیوانێکی سپی بدا و حەیوانە سپیانە ژیان بزنە یان مەڕە کەوابی لێرە ئەو حەدیثە ڕاستە ئاحادە زەنیە لە ڕووی هاتنەوە بەڵام لە ڕووی معنایەوە معنایەکەی قەطعیە ئەدی حەدیثێکی دی بینین معنایەکەی قەطعی نەبی پێغەمبەر سەلەم دەفەرمێ لا صلاة إلا بفاتحة الكتاب نيوش دروس نية إلا بس نبي بفاتحة كتاب نبي يعني سورة فاتحة لنا ونيوش نخوني نيوش كد بتالا لرا آية لا صلاة زانا لسرا واستانا قوتيان لا صلاة مجزئة يعني لا صلاة كاملة خلاف لنوان جمهور رقا أبو حنيفة دروس بوا جمهور دلين لا صلاة مجزئة
يعني جائز نییە ئەگەر نوێژەکە فاتحەی لەگەڵ نەبوو. ئەو مەذهبی ئیمامی مالک و شافعی و ئەحمەد وایە، یعنی ئەگەر فاتحەی نەخوێنی نوێژت بەتالە. ئەدی لا أبو حەنیفە دەڵێ نەخێر لا سەڵاتە کامیلە، يعني ئەجر و پاداشتەکەی معنایەکەی تەواو نییە، بەڵگە و دەلیلیشی چییە؟ ئەما تەیەسەرە مین، يعني فاتحەش نەبی چیدی بخوێنی لەناو قورئان هەدروستە. بەڵام فاتحەکە الکتابە خێرەکەی زیاترە، ئەگەر فاتحەکەی بخوێنی ئەوە زیاتر ئەجر و پاداشتەکەی گەورەترە، بەڵام نوێژەکەشی تەواوە. کەوابی لێرە بەڕێزان ئەوە بوو چێ؟ ئەوە معنایەکەی بوو زەنی. بەو ئەندازەیە شایدنە کۆتایی باسکردنی بەڵگەی دووەم، بابینە سەر بەڵگەی سێمین بەڕێزان کە بەناونیشانی ئەلئیجماع. ئیجماع لە ڕووی لوغەویەوە دیارە وازعە، بە دوو معنا واتە هاتیە: العزم على الشيء أو الاتفاق. ئەگەر مەسەل گەلە جاران دەڵێ ئەرێ سەتا سەد پشتان بە شتەکە بەستە خۆتان ڕێکرد، ئەوە هەر کاتێک بوویە جدی نەتکردە فشە، ئەوە دەڵێ عەزمم جەزم کرد، عەزمم جەزم. ئەوە یعنی مەسەل ئەو بێ ئیجماع، ئەو بەو معنایە. یان ئەگەر هەموو لایەکمان متفق بین لەسەرەوەی ئەو کارەی ئەنجام بدەین، ئیتیفاقمان کرد، پێی دەگوترێ ئیجماع. أدي الروي أصولية واصطلاحية هو اتفاق المجتهدين من أمة سيدنا محمد صلى الله عليه وسلم بعد وفاته في عصر من العصور على حكم شرعي. لبناسكي إجماعي اصطلاحي ديارة وكبدين شرط وشروط كان إجماعي شيلناوا إجماع أويا برزان. طبعا إجماع لستسدكري إجماع أقام الليبي هند زال لسر بابتي قطعي دكري، هەندە زار لەسەر بابەتی زەنی دەکرێت. لەوانەیە پرسیار بووی بڵێ باشە ئیجماع لۆ لەسەر بابەتی قەطعی دەکرێت. ئیجماع ئەگەر لەسەر بابەتی قەطعی کرا، یعنی ئەو بابەتە قەطعیە بە قووەتر دەبی. طبعا لە بۆ علمی جەنابتە مەگە لە جاران لەبەرەوە زۆرتر باز لە ئیجماع دەکەین لەسەر بابەتە زەنیەکان، یعنی ئەوەندەی کەوا ئیجماعی قەطعی هەیە یەک لە هەزاری ئەوەندەی ئیجماعی زەنی نییە. چونکە ئێستا هەموو ئەو بابەتە گەورە و سەرەشیانە هەموو ئیجماعی عولەمانی لەسەرە. نوێژ واجبە، ڕۆژی واجبە، نوێژ ئەوەندە ڕکعەتەیە، ڕۆژ و ئەوەندە ڕۆژەیە، زەکات واجبە، ئەنی ئەوانە هەموو ئیجماعی لەسەرە. کەواتە ئەگەر ئەو مەسائلانەی کە ئیجماع لەسەرە کەوانەی قەطعینە، ئەوە یەکجار زۆرە، ئەو ئیجماعانە چی کردیە؟ ئەو بابەتانەی بەهێزتر و بەقووەتر کردیە و نابی مخالفەی ئەو جۆرە بابەتانە بکەین ئەوە ئیجماعی قەطعی لەسەرە. هەندێک جارانیش نا ئیجماع لەسەر بابەتی زەنی دەبی. بابەتی زەنی چییە بەڕێزان؟ بابەتی زەنی جا ئایا لە ڕووی ورودەوە بی یان لە ڕووی معناوە بی؟ بەڵگەکە مەسەل بێن بۆ نمونە زەن نییە، بەڵام ئیجماعی هەموو حەدیثەکان لەسەر دەکرێت کەوا حەدیثێکی با بڵێم صەحیحە، کەواتە لە مەرتەبەی زەنیە دەیباتە قەطعیەت. یان لە ڕووی معنایەوە ئەو حەدیثە ئەو معنایە دەگەینی. لە سەرەتاوە خلاف لە نێوان زانایە موجتەهیدەکان دروست دەبی، بەڵام لە ئەخیرە هەمووی ئیتیفاق دەکەن بەبێ جیاوازی، کەس مخالفەی نییە، ئەوە ئەو کاتی دەبتە چێ؟ لە پلەی زەنی دەبتە قەطعی، چونکە ئیجماع لەسەر دەکرێت. ئاگاتان لێبی شتەکە زۆر مهمە بزانین. ئەدی ئایا ئەو مەذهبانە چییە؟ ئەوە ئیجماعە، ئەوە چییە؟ نابەڕێزان ئەو مەذهبانە ئەوە خلاف لە نێوانیانەیە. لە کاتێک لە هەر بابەتێک ئەگەر وات و هەموو موجتەهیدەکانی سەردەم ئیتیفاقیان لەسەر بابەتەکە کرد، ئەو کاتی دەبتە ئیجماع. بەڵام ئەگەر ئیتیفاقیان سەتا سەد لەسەر نەکرد، ئەگەر یەک موجتەهید بڵێن نەخێر ئەو بابەتە وانییە، ئەویدی هەموو بڵێن وایە، ئەوە پێی دەگوترێت چێ؟ لایە دیکە دەینە ڕای ئیزۆرینە، نابتە ئیجماع. ئیجماع ئەوەیە ئیتیفاق المجتەهیدین، هەمووی دەبی متفق بن. طبعا لا مجتهدەکان دەبی لە ئومەتی پێغەمبەر بن عليه الصلاة والسلام. اینجا ئیجماعیش دەبی لە چ وەختێک بی؟ لە دوای وەفاتی پێغەمبەر عليه الصلاة والسلام. بۆ چونکە ئەگەر لە سەردەمی ئەو بی، ئەگەر هەموو مجتهیدەی سەحابەکان لەسەر یەک ڕای بن، پێغەمبەر دەی وانییە قسەی ئەو دەخوات، چونکە ئەو وەحیە ئێوان دەڕات، لەبەرەوە دەبی ئیجماع لە سەردەمێک بی لە دوای سەردەمی پێغەمبەر عليه الصلاة والسلام. جا لە هەموو سەردەمەکانیش دەکرێ هەبی. مەسەل بێن بۆ لەو سەردەما دەکرێت بڵێن وەڵا ئەوەندە بابەتێکی خلافیە لە نێوان زانایان، ئایا مە چ بکەین باشە؟ دەڵێ یاڵڵا با موجتەهیدی سەردەم هەموو کۆ ببنەوە، ئەو بابەتانە عەرز بکرێ. ئەگەر گەیشتن بە یەک قسە
لە چەندی دەگەن بێ قسە و کاتی بێدرێت ئیجماع کە بۆ ئیجماع عولەمای دوای ئەوان لە بۆیان نییە ئەوەی لا ببن چونکە ئەوان ئیجماع چییە؟ ئیجماع دائیمەن پشت بە بەڵگە دەبەستەوە یا فەرمایشتێکی خوای گەورەیە یا فەرمایشتێکی پێغەمبەرە عەلەیهی سەڵات وەسەلام بەڵام واتا و معنای فەرمایشتەکە واضح نییە زۆر یان جێی گومانە بەڵام مادام هەموو مشتەهیدەکان لەسەر ئیتیفاقیان کرد لە گومان دەرچوو ئەوە پێی دەگوترێت چێ؟ پێی دەگوترێت ئیجماعکردن لەسەر کەواتە مستەنەدی ئیجماعمان چییە بەڕێزان؟ طبعا مستەنەدی ئیجماع یان دەلیلێکی قەطعیە وەکو باسی لە قورئان و سونە ئەوە ئیجماعەکە ئەو بەڵگە بەقووەتر دەکا یان دەلیلێکی زەنیە وەکو خەبەری ئاحادیان قیاس ئەو کاتی لە پلەی زەنی بەرەو چ دەیبات؟ بەرەو پلە و مەرتەبەی قەطعی دەبا هەر شتێکیش ئیجماع لەسەر کرا خەرقی ئیجماع حرامە جا ئاگاشمان دەبی لەو بابەتە بیگە لە جارەمە لە نێوان خۆمان دەێن ئەوە ئیجماع عولەما لەسەر دەی کاکە مەقسەد چی ئیجماع دێ ئەوە فلان و فلان و فلان هەموو ڕازی ناوانی نییە ئەخر دەبی مە بزانین ئایا فلان و فلان مشتەهیدن ئایا غێری وانیش هەیە هەلە بەرۆژ تا ئێستا لەو سەردەمانەی خۆمان لەوانەیە ئەوە 300 ساڵیش دەبی یان بڵێم وەڵا زیاتر لەوەش بابەتی ئیجماع نەمایە لۆچکە بەداخەوە یعنی ناتینە بڵێن وەڵڵای هەموو ئیتیفاقن لەسەرەوە بڵێن وەڵڵای ئەو دەکەسە ئەو بیسکەسە ئەوە گەیشتونە بە پلەی ئیجتیهاد بابین ئەو بابەتانە بدەنە دەستیان ئیجتیهاد بکەن ئەوە نەمایە ئومێدوارە ئینشاءڵڵا بەڵکو لە داهاتوو مستەقبەل ئەوە دروست ببی بەس ئیجماعەک هەیە بەڕێزان مەجالی گۆڕی نەیە خەرقیشی حرام نییە ئەگەر وات و ئیجماعەکە پشتی بە مەسلحەت بەستا بوو زاری وا دەبی ئیجماع پشت بە مەسلحەتێک دەبەستی مەسلحەت قابلی گۆڕینە یعنی ئێستا تەمەشا دەکەین مەسەل لە سەردەمی سەحابان باسییان لە تەسعیر نەدەکرد دەیانگوت هەموو ئینسانێک ئازادە خۆی چۆن سیار ڕەبوو کاڵە و بابەتیکەی خۆی دادەنێ سەردەمی تابعین مشتەهیدەکان هەموو هاتن کۆبوونەوە سعریاندانە لۆ گوتیان لە سەردەمی سەحابان کە سعریاندانەنا لەسەر شتەکە خەڵکەکە بە زەمیر بوو بە وجدان بوو خۆیان نرخی شتیان زۆر گران نەدەکرد قازانجێکی کەم و تەواو بەڵام ئێستا ئەو بەرژەوەندیە نەمایە بەڵکو ئێستا پێویست بەوە دەکەم بە سعری دابدەین لۆ لەبەرەوەی بازرگانەکان ئیستیغلالی با بڵێم خەڵکە هەژار و فەقیرەکە دەکەن هەلستان ئەوان وتیان ئەو مەسلحەتەی کەوا سەحابە ڕاچاویان کردبوو لەوەی کە ئیجماعیان لەسەر کردبوو بەرژەوەندی بۆتیان مالی خۆیتی و حڕە و حەقوایە بەخۆی خۆی لەخۆیەوە سعر دابنێ خەڵکەش هەموو تەقوا و باش بوو بەڵام ئەو بەرژەوەندیە ئێستا نەمایە لە بۆ خەڵکەکە لەبەرەوە سعریاندانە کەواتە لێرە بەڕێزان ئەگەر وات و ئیجماعەک پشتی بەستا بوو بە بەرژەوەندی و مەسلحەت قابلی گۆڕینە بەڵام پشتی بەستا بوو بە ئایەت و حەدیث ئەوە قابلی گۆڕین نییە زا کۆمەڵە بابەتێکی زەنی باشە مەسەل دەتوانن بگەڕێنەوە سەر ئەو کتێبانەی کە باز مەسەل لە ئیجماع کرا ئیجماعی ابن المنذری ئیجماعی مەسەل ابن حەزمی کە ئەوانە ئەو مەسائلانە کە ئیجماع پێشتر لەسەر کرایە کۆیان کردیتەوە بۆ ئەوە ئینسان خەرقی ئیجماع نەکا چەند جۆرە ئیجماعمانەیە دیارە ئێمە دوو جۆرە ئیجماعمانەیە ئەوەی کە خلاف لە نێوان زانایان نییە ئیجماع یەکەمە کە پێی دەوترێت الإجماع الصريح كوش أصل إجماعها أو اشتيا هو أن تتفق آراء المجتهدين بأقوالهم وأفعالهم على حكم في مسألة معينة وهو حجة بلا خلاف عند الجماهير مجتهد كان همو بين بيك ولا قال يقدانش يعني مثلا بونو من أسأل عالم إسلامي لهمو لا كان باعترافي همو علماء قوركان تسل مجتهد مانيا بيس مانيا مؤتمرك دكري كونفرانسك دكري لفلان ولاتا او بيسيا تندادا نيشن هندك بابت شيء لنا كوملغا بلغي صريحي لسردانيا دلين اري درباري وبابتان تسلين او سي مجتهدا بيك دنك اتفاق لكن لسر ودلين او بابتا حرامه او السنه او واجبه راس تشتقدر دكنو اعلان دكن أو بيد قتري إجماع الصريح يعني بصراحة هر مجتهدك سيخوي كردية لو دانشنا أدي إجماع السكوتيسيا هو أن يقول بعض المجتهدين في العصر الواحد قولا في مسألة ويسكت الباقون بعد اطلاعهم على هذا القول
سدكن أو جارا من غير إنكار مثلا 3 نفر 2 نفر 2 مجتهد 3 مجتهد تين دربارة أو بابة قسك دكن أو بابتها أو برياران أو حكمة كدرس لو 3 مجتهدا دقات بدسي مجتهد كان ديش بلام خوان لي بيدنگ دكن أو بيدنجي أو مجتهد كان دي نشانه الرزابوني أنا لسر أو حكمة يعني بو بدين بو إجماع وتواو هم مجتهد كان اتفاق على السركيديا يا نشانه الرزابوني يا نية درباره أو بشيا زانيان سي بوسونيانيا بوسينيا كم اتجاه مالشي وشافعية كان دليل لا يكون إجماعا ولا حجة ظنية نخير ندبت إجماع ندبت حجەشی ظنیش کە گوتما حجەی زەنیش کە ئیش پێ دەکرێت لەسەرەوەی پەنجایە ئەویشیان چییە لەبەر سێ یعنی وا دەکرێت دەڵێ حجەشمان لەوەی ئەوەیە ئەنەو لا ينسب لساكت قول یەک قسان نەکات و چۆن قسەشی دەدەیە پالی لەلای خۆت ئەوە لە جێگای خۆی نییە كما أن السكوت لا يمكن حمله جزما على الموافقة أتنات وانش بلا يك بيدنجا بلا والله وسط صد يارا أو الرازي بوا بلكو هو كاركي فقد يكون سبب سكوته سببه عدم وصول المسألة إلى الآخرين لو أنا بيدنجي أو بابتك نجيش بيدسي أو أنه يخاف من سلطان جائر يعني لو أنا لا حاكم شي ظالم بترسل أولادك خوي أو عدم مضي وقت كافي لتكوين الرأي يعني ياخذ ما وشي واب سردانت سوا تاوكو يقلاب بتو الرأي شي وكبدين يقلا كرا ودرباره وبابته بله لبرو لا أو دوزانا برزا أو دليل نابتا إجماع ونابتا حجة قطعش برامبر أوا اتجاه حنفية كان وحنبلية كان دليل دبتا إجماع حجة قطعشة أوان بشتيان بس برزان طبعا دليل بمرزق أجر واتو قرينا هبو كأو حكميا جيشتي تبدست هميان سمعنا عايشش نبي يعني بو جيشتني أو حكميا لدست هميان أو كادلي أجا جيش تدستيان وقرينا معناه دلين بلا أو فلان كسدين بدست يخم قان ما دست أو مجتهدة يعني مكو استا أو انترنت وشتانا هيا يعني يكسر دقات دستي هم كسك لو أوان الرأيان سي أوان لبرس دلين دبتا أويتر دبتا حجة أوانش دلين لبر أوان دلين دبتا حجة يا كم زار أواني كوا الرأي كمين دلين احتمال لحاكمك بترسي دلين نابي مجتهد بترسي لحاكم لبر معناه تسيه مجتهدة يعني كوابي جيشتها بلق لدينداري وخواناسي وترواني لتصحاكمك ترسي أدي أهلو مجتهد علماء جوركاني قديم قسان ذكردو يعني برابر حاكم كان شو دانغو أوار راسان وهذا على الأقل بعد الرأي خودر ببري أو بابدم خالي كما كنابي أو تربيان دلين أنغو دلين نجيش دس أوانا دلين مش دلين بعد تأكيد بكينوا جيش تبي دسيان إيك جيش دسيان نابيش لحاكم بترسين إما هوش يعني جدينه الرأي كسيه مانغ دروش بيزروش هو مجتهد أو أنداي بيزنيا شار زال كتاب السنة الراس بالريال لسرددا أول لا بر أول لاي بابلهم حنفية كان وحنبلية كان دلين دبتا حجة قطعي بلكو زور بزانانش أو الرأيان بيبسن يعني كاتا إجبا إجماعي سكوتيش دكان اتجاه شدي هذا شدي حنفية كان وشافعية كان يا دلين إجماع نية أو بلام دبتا حجة ظني يعني نلين قطعية أجر واتو خرق الكذب لي حرامة بلين وكو حديث شيء أحدا يعني مزاد قصة كردن لنا ودايا أوش بالكو الرئيس ما على أساس الرأي شيء ما مناون دلنا نور دلان إجماع بفعلية الرودايا بله إجماع لسردمي الصحابان الرويدا بكو بإجماع لسر لشش بدرت بعد دابير طبعا أو بلغش قطعي لسرو بابة نبو دعاء الصحابة مكوبو نوا لسروي كوا دابير تيتا زي دايك لميراد يقل ششي دينه يعني إجماع لسرو كرا خواردناك بيش أو بابة قبض بكري نابي بفروش أو إجماع لسكرا يان قوتيان مثل خوايورات شون قوشتي برازي حرام كرديا ثورات يكشي هروالا حرامة قياسا لسر قوشتكي إنزا هروالا قوتيان عقدي نكاح درستا أجر واتو بازلا ماريه كش ذكر لنا قريب استكا
بەڵام کاتی هەر دخولی کاتێک دخولی پێکرد مەهرول میثلی لە بۆی دەبی ئەوە هەمووی زیاتر ئیجماع لەسەر کرا دەربارەی ئەوانە حتا ئیجماع لەسەر جەمعی قورئان کرا ئیجماع لەسەر ئەوەی کرا کاگەروات و کۆمەڵە کەسانێک یەک نەفەریان کوشت هەمویان پێدەکوژرێنەوە پێ قەتل الجەماعەتی بالواحد ئەوە بڕیاری ئیمامی عومەر بوو بەڵام کەس معارض نەبوو بووکو بڵێن بوو ئیجماعەکی سکوتی و لەناو سەحابەکان و کەس ئینکاری نەکردوتەوە بوو ئیجماع کەوابی ئیجماع بەڵێ کرا لە سەردەمی سەحابان و دوای سەحابانیش عولەما ئیجماعیان کردیە بینە سەر بەڵگەی چارەم لە بەڵگەکانی شەریعەتی ئیسلام ئەویش بە ناونیشانی ئەڵقیاس قیاس بە دوو واتە و مەعنا هاتیە بە واتای پێوانە هاتیە یان پێوەر پێوانەی شت بکەی بە واتای یەکسانیش هاتیە اینجا لە ڕووی ئیستیلاحیەوە بە چ معنایەک هاتیە دەڵێ هو ئیلحاق ئەمر غير منصوص على حكمه الشرعي بأمر منصوص على حكمه لاشتراكهما في علة الحكم قياس معناه يبرزان اما دو بابت معناه بابتك من هي او بابتي الفا بلغو دليل لسر او بابتي هي مثل آياتك يا حديثك يا دليل او بابتا حكمك حرامه او بابتي يكم بابەتی دووەممان هەیە بابەتەشی هاوشێوەی بابەتی یەکەمە بەڵام بابەتەشی نوێ هاتیتە ئارە هیچ حکمەشیشی لەسەر دانیە جا قیاس چییە قیاس ئەمە گوتمان یعنی وەکو یەک وایە باشە دەڵێن با بین ئەوە ئەو بابەتە بەو بابەتە بیپیوین بێخنە ناو تەرازوی نەمانگووە پێوانە ئایا وەکو یەکوان جا ئەگەر گەیشتە قەناعات دەڵێن ئەو بابەتە حرام کرا لەبەر ئەو هۆیە لەبەر ئەو عیلەتە ئەگەر مشتهید گەیشتە ئەو قەناعەتە وەڵای بابەتە نوێیەکەش ئەو عیلەتەی لە بابەتی یەکەم تێتە دی نەفس عیلەت لە بابەتی دووەمیش تێتە دی کەواتە دەڵێن باشە لۆ ئەو بابەتەی نەلیچێنین بە بابەتەکەی دیکە ئیلحاق یعنی بەستانەوەی پێ یان لکاندنی ئەو بابەتە کە نەسی لەسەرە نەسی لەسەر نییە بەو بابەتەی کەوا نەسی لەسەرە بۆ چونکە عیلەتەکانی یەکە دەڵێن خوای گەورە شتەی بۆ حرام کردیە لەبەرەوەی زیانی هەیە ئێدێ باشە ئەو شتەش زیانی هەیە یان نە زیانی هەیە ئێکاتە باوەش حرام بی ئەو بابەتە لۆ حرامە چونکە ئینسان پێ سەرخۆش دەبی باشە بەوەش سەرخۆش دەبین ئێکەباتە کابیەوەش حرامە یعنی ئەوە پێی دەگوترێت سێ پێی دەگوترێت قیاس طبعا قياس صار ركني سريشية يكشان بيدا قطري أصل أو بابة أصلك يا يشان بيدا قطري فرع أوي كوا بلغي للسنية أصل أوي بلغي للسرا إنزا شتيشي دي كي بيدا قطري حكم الأصل أو بابة أصلك بلغي للسرا كبلغشي للسرا حكمك شي ديارة الركني لهمية ميمتر أويا آية تشتكيها هاو بشا ئەو دوو بابەتە پێکەوە دەبەستەوە پێ دەوترێ عیلە ئەو عیلەیە دۆزینەوەی عیلە لە هەمووی گرنگترە چونکە تۆ ئەگەر کاتێک عیلەتەکە نەزانی دەڵێ باشە تۆ لەکن خۆت گوتت ئەوەش حرامە نابی بەڵام ئەگەر گوتت بەڵێ ئەمن عیلەتەکەی دەزانم دەردەکەی دەزانم ئەو بابەتە حرامە لەبەر ئەو هۆکارەی ئەو بابەتە نوێش نەفسی هۆکاری لێ تێتە دی باشە بۆەوەش حرام نەبی يعني زور شتاء بس مسألة سلو سردما بداخوا قالك مثلا حتى لما مستانا ما نالين اجتهادنا يعني تهار هذاك بابته زور واضحة اسبونه منا مثلا او صغيره اخوتو اسل بديان شت يعني بالراسي هبه بلقيكم ها استاذ زلمي بالرحمه بدا فرمي دوازده ايات القران بس حراموني صغيره يعني بلامسية بكليات مثلا اخوي ورد فرمي يحل لهم الطيبات ويحل لهم الطيبات ويحرم عليهم الخبائث باشا خبيثة سيا يعني اشتشي بيز بي وزيان بخش بي باشا و بيز نية وزيان بخش نية مكروهات سيا بلساتيا كاتبو كاتقولتيان مكروها بسياريان لدوسي زغارة شيشان كرديا طبعا طب وشتيوان نبوا قلتيان اريكاكا زغارة زياني هي قلتي نا والله عم تسمع العملية ايش يشم مشكلة عملية اي باشا خوشة اري ولا قال خوشة
باشە مادام خۆش بی و زیانیشی نەبی ئێوەتیان کەوابی سێویش خۆشە زیانیشی نییە کەوابی مباحە لەبەرەوە گوتیان لە بۆ فەقیری مەکرۆها باعتبار توش شتێکی زیادە ڕەوی دەکەی بەڵام دەوڵەمەندە هەیتی جا چ مشکلەیە یعنی دەوڵەمەند ئەگەر واتۆ مادام وەزعی باشە جگە لە بژێوی ژیانی ئەساسیاتی ژیانی خۆی لەوانە دەشتی لاوەشیش دەکڕی لە خۆی چمانع نییە بەڵام فەقیرێک نان نییە بخوا ئەو جارێ بچی مەسەل سارێکی ئاخر مولێت بکڕی ئەوە زیادەیە لە بۆی گوتیان لە تو مەکڕە لوا دەکەیت بڕۆ خانی بکڕە جارێ باشتر ئەوە نییە ئەلەوەی هاتیە لەوانەیە ئەگەر بلێم ئەوان عوزریان هەبووە لەو سەردەم بەڵام ئێستا هیچ ئەو عوزرە نەمایە باشە پێم حەچنا من ئەکل ثوما أو بصلا فليعتزلنا وليعتزل مسجدنا وليقعد في بيته ولا حديث بخارياتها أو يسير بياز بخوا با نيتا مزقوتيما با نيتا ناو مزيسيما لمال دابنشي باشە لەوانەیە سیر و پیاز بتوانیت وەزبەک دانیشی وەزبەی دووەمی چی لێتێ نامینێ بۆنەکە بەڵام خۆ ئەو جگارەیە ئەوەندە لەسەر سینگت کە وەکو بڵێن جێگەی خۆی کردەوە بۆنەکەی زۆر پیستریش دەبی لە سیر و پیازەکەش مەقسەدەکەی من چییە بەڕێزان یعنی ئەوە دەبی بزانێ عیلەتەکە چییە کە گوت زانیت عیلەتەکە چییە تەواو خڕا وازەحە و تەواو یعنی دەتوانی بڵێ ئەوەش حرامە جا نمونە لەسەر قیاس زۆرە مەسەڵ خوا گەورە دەفەرمێ یا ئەیها الذین آمنوا إنما الخمر والميسر والأنصاب والأزلام رجس من عمل الشيطان فاجتنبوه لعلكم تفلحون تیان عیلەتی حرامکردنی ئارەق چییە سەرخۆشیە ئێستا بەدەیان مادە دەرچووە ئەو ئەفیون و حەشیشە و نازام تریاک و ئەو شتانە خامووی خەلکی سەرخۆش دەکات ئەو جگە لە زیان و شتەکانی کاتە ئەوەش حرامە یان مەسەل با بڵێم ئەو بیرە و ئەو شتانە تەواو ئەو شەرۆک و ئەو وایە یان پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام دەفەرمێ القاتل لا يرث قاتل میراتگەرەکانی خۆی نابە زانایان گوتیان عیلەتەکە چییە گوتیان عیلەتەکە ئەوەیە دیارە ئەو قاتلە مەبەستی ئەوە بووە کە ئەنەما ئەجەلی ئەو پیاوە بینتە پێش تا بگات بە میراتەکەی زووتر یعنی لۆ کوڕەکەی خۆی کوشت لۆ برایەکەی خۆی کوشت تاوەکو زیاتر زوو بگات بە چ بە میراتەکە ئەوە عیلەتەکەیە ئەو گوتیانەوە عیلەت باشە ئێستا بابین بابەتێکی دیکە نوێ بینین بەڵگەی لە سەنیە ئەوە حەدیسی لەسەرە یەک وەسیەت دەکات دەڵێ من ئەگەر مردم فلان سارەم بدەنە فلان شەخصی ئەوەی وەسیەت بۆ کراوەکە ئەگەر هات خاوەن وەسیەتەکەی کوشت دوای ئەوە ئایا ئەو سارەی دەیدەینێ یان نایدەنێ طبعا بابەتی یەکام چ بوو ئەوە میرات بوو وانە القاتل لا يرث بەڵام لێرە وەسیەتە ئایا طبعا ئەویدی میراتە میرات بابەتێکی شەرعیە ئەو جارەی وەسیەتیش بابەتێکی شەرعیە لەسەر میرات دەقەیە لەسەر وەسیەت دەق نییە بەڵام هۆردووشیان قەتلە زانایان گوتیان ئەوەی کە وەسیەتیشی بۆ کراوە کە تێ کابرای موسیەکە دەکوژی مەبەستەکەی زوگەیشتن بە چییە بە موسالەهوەکەیە یعنی کە بابەتەکەی کە لە بۆی وەسیەت پێ کراوە ئێکەوابی گوتیان نەفسی عیلەتە ئەویش دەبی مەحڕوم ئەواتە پێی دەگوترێت چ ئەوە قیاس طبعا زاراوە کەیە بەڕێزان یان دوو زاراوە فەرق لە نێوان عیلەت و حیکمەت چییە زۆر جاران دێنێ حیکمەتی حرامبوونی ئەوەیە هەندە زاج دەیە عیلەتی حرامبوونی ئەوەیە بەڵام زانایانی علمی ئوسوولێکیان زیا کردیتەوە گوتیتیان عیلەت ئەو هۆکارەیە کە زەبت دەکرێت زەبت ئەنی چارچێوەی لەو دادنرێ حیکمەت ئەو هۆکارەیە کە چارچێوەی لە بۆ دانەنرێ بە نمونە ئێستا لە بۆمان دەردەکەوی مەسەل دەڵێن ئەسڵ وایە شێ ناجەح ببی ئەگەر وات و ئیمتیحانە بوو لە پۆلێک لە ناو قوتابیان ئەسڵ وایە شێ زیرەک بی ئەو ناجەح ببی وانە بەڵام زانایان گوتیان باشە زیرەکاتی دەپیوێ چۆن دەزانی شێ زیرەکە چێ دەزانی چێ خوندیتی یعنی شتەکە مەزبوط نییە ڕاستە حکمەتی ناجەحبوونی قوتابی ئەوەیە زیرەک بی بەڵام لەوانەیە ئەمە ئێستا خۆمان لەنێوە خۆمان مشکلە دروست دەکەین دوانە ناجەحکەین دوانە نازانەکەین ماوەستە بەڵگەت چییەوە لەم زیرەکتر
لێوانە دەڵێ منیش زیرەکەم نا برام بەخوا دیار بوو زۆری دەخوێنەوە ئەدێ منیش زۆرم دەخوێن کە تو ناتوانی بەڵام ئەگە بین شتێکی منضەبط بینین دەرەجەی بینین دانین وانە چێ لە 50 سەرەوەی زیاترینە دەڵێن ئەوە نیشانەیەوە زیرەکە ئێکەواتە تین حکومەکە بە چ دەبەستنەوە حکمی ناجەحبوونەکە بە دەرەجەکە نەک بە زیرەکاتێکە کە دەڵێن کاکە تو ئەگە زیرەشی ئەغڵب زاروا دەبی زیرەک بی دەرەجەش دەینی کاتە ناجەح دەبی هەلە بەرۆژ بەڕێزان ئێستا ئەگە بڵێن حیکمەت لە قەسر و جەمعی چییە دەڵێن ماندووبوون و مەشەقەتە بەڵام مەشەقەت شتێکی دیار نییە زاری وا دەبێ خەلکی دەشتێ بینە لەوانێت 10 کیلۆمەتر بڕۆ دەڵێ ماندی نەبوومە ئەوە نییە یەکی شاریش بینە لەوانێت 2 کیلۆمەتر بڕە بڵێ مەیناک بوومە ئەوە لە جێگای خۆی نییە لەبەرەوە گوتیان حکم نابی بە حیکمەت ببەستنەوە بە چ دەبەستنەوە بە عیلەت عیلەتەکە چییە مەسافەیاندانە مەسەل گوتیان ئەگەر 80 کیلۆمەتر بی کەواتە ئەوە لە بۆتە قەسرەکە بکە ئەوە جیاوازی لە نێوان عیلەت و حیکمەتە لەبەرەوە بەڕێزان زۆربەی زانانی علمی ئوسوڵ دەڵێن حکم بە عیلەت دەبەسرێتەوە نەک بە حیکمەت يعني علات على بروج علات سيا هي طبعا هو نية هي الأمر الظاهر المنضبط المعرف للحكم الذي ينبنى عليه الحكم وجودا وعدما أو يعني أمر شيء منضبط هذه حكمة سيا حكمة هي الباعث على تشريع الحكم والغاية البعيدة المقصود منها راسا قصر الجمع لأصل ودان رأي لبر ما دبون مشقتها بلام أو هدف شي دورة ئەوە شەرنیەت و ئەو هەمزاوابی ئەگەر وابی کابرا عەمەلێش بکە لە ناو شاریش هیلاک دەبی دەبێ ئەوش قەسر و جەمع بکەن نە لەبەرەوە بەسرایتەوە بەچێ بە سەفەر سەفەرەکەش مەسافەیان لە بۆی دانایە ئەوەندە دووربی لە بۆتەیە ئەوە عیلەتەکە باشە وازح بووە دۆزینەوەی عیلەت ئینشاءڵڵا هەر بابەتی ئیخلاسین قیاس عیلەت بە چ دەدۆزرێتەوە سێ ڕێگامانەیە بۆ دۆزینەوەی عیلەت زۆر ڕێگایە بەڵام سێی سەرەکیە یەکەمینیان دەق ئەوە لە هەمویان بەقووەترە دەق بەخۆی باز بکە ويسألونك عن المحيض قل هو أذى فاعتزلوا النساء في المحيض ولا تقربوهن حتى يطهرن أي پێغەمبەری من پرسیارت لێ دەکەن لە کاتی حەیزە جائزە بچێ لای خێزانی خۆی نەخێر لەبەر چێ دەڵێ هو ئەذە عیلەتەکەی گۆتەوە ئەزیەتی لە ناوداوە زیانی لە ناودایە تووشی نەخۆشی دەبن لە جێگای خۆی نییە کەوابی لێرە عیلەتەکەی دیار کرد چێ دیاری کرد شارع بەخۆی دیاری کرد دەق لە بۆمانی دیار کرد ڕێگای دووەمین ئەلئیجماع جاری وا دەبی بەڕێزان دەقەکە دیاری نەکردیە دەقەکە بەس بابەتەکەی باز دەکا مەسەل ئێستا بۆ نمونە ویلایەتی باب لەسەر چێ لەسەر پارەی منداڵی ئایا گوتیتیان لەبەر چێ خوای گەورە دەلێ با ئەو پارەی نەدەینە دەست منداڵەکەی بدەینە دەست وەلی ئەمرەکەی گوتیتیان عیلەتەکەی چییە کچکاتیە صغەرە لەبەرەوەش خوای گەورە دەفەرمێ وابتەلوا اليتامى حتى إذا بلغوا النكاح فإن آنستم منهم رشدا فادفعوا إليهم أموالهم هاتینە گوتیتیان باشە ئەدێرمە بمانەوێت کچێک بەشوو بدەین و کچکەبی ئێگوتیان وەلی ئەمرەکە دەتوانی مارەی بکە باعتیبار کو دەتوانی تەسەڕف بە پارەکەی بکە دەتوانی بەهۆی کچکاتیەوە دەتوانی تەسەڕف بە چش بکە بەوەی بەشووی بدا بە مێردانی بەشووی بدا ئەگەر زانیمە بەرژەوەنی و مەسلحەتی کچەکەی لە ناودایە ئەویان چ کردیە قیاسیان لەسەر ئەوە کیدیا کە گوتیان ویلایەتی تەزویج ئەو ئالمیم بابەتەکە کوبلێ قیاس لەسەوە کرایە آخر ڕێگا پێی دەگوترێت السەبر والتەقسیم السەبر والتەقسیم معنای چییە سەبەر یعنی اختیبار تەقسیم یعنی بەشبەشکردن ئەوە مەقسەدی چییە بەڕێزان گەلە جاروا دەبی بابەتێکمانەیە هیچ دەقەشی لەسەر نییە ئیجماعیشی لەسەر نییە ئێمە دەڵێن مجتەهیدەکان تێندا دەنیشن دەڵێن ئایا ئەمە تەماشا دەکەین ئەو بابەتە زۆر نزیکە لەو بابەتە با قیاس لەسەر بکەین لۆ هاتینە گوتیان باشە دەڵێن تا قیاس بکەین غێر دەبێ عیلەی بدۆزنەوە یەکەم زاریش دەبێ عیلەی لە چ بدۆزنەوە لە ئەسڵەکەی اینجا دوایە بین تەماشای فەرعەکەش بکەین بزا عیلەتەکان پێک دەچیانە مەسەل بۆ نمونە گریمان ئێستا بڵێن ئاراق
لەبەر چ حەرام کرایە بڵێن عیلەتەکە دیار نەکرایە وەرە با مشتەیت قسان دەکەن یەک تێ دەلێ من دەلێم لەبەر بۆنەکەی ئەویدی دەلێ من دەڵێم لەبەر تامەکەی ئەویدی دەلێم لەبەر ڕەنگەکەی ئەوی تر تێ دەلێم لەبەر سەرخۆشیەکەی ئەوە چییە یەک کۆمەلە شت ئەوەلجا دەینین کەواتە بەشبەشمان کرد یعنی کۆمەلە عیلەتمان دانا ئەوە تەقسیم پێی دەگوترێت سەبەر چییە ئیختیبار دەبا بڵێن بزان ئایا وایە دەڵێن باشە با بڵێن لەبەر ڕەنگەکەی دەڵێ باشە خۆ فلان شتێش حەلالە ئەوژە ڕەنجی وەکو ئارەقیە کەواتە ئەوەی لابن با بڵێن لەبەر تامەکەی دێ وەڵای فلان شتێش تامی لە ئێویش نەخۆشترە بەس حەلالە کەوا باوەش لابن ئەو جارێ مەسەل با بڵێن لەبەر بۆنەکەی وەڵا فلان شتێش بۆنی وەکویە بەڵام حەلالە کەواتە ئەوە بێدەرێت سەبەر یعنی فڕەدانی شتەکانی کە بەکەلشی عیلەی نایە لە ئاخری دەوەستنەوە لەسەر سەرخۆشیەکەی طبعا ئەوە هەتا گەیشتە عیلەتەکەی گوتمان سەرخۆشیە بابەتەشی نوێ هاتیە دیسان ئەویش وەکو ئەو فەحز دەکەین دەڵێن چەند هۆکارەکان هەموو لا دەدەین لا دەبین لە ئاخری گەیشتە هۆکارێک کە هاوبەش بوو لەگەڵ یەکەمەکە دەڵێن کەوابی با قیاسی ئەوە لەسەرەوە ئەوە پێی دەگوترێت ئەسەبەر و تەقسیم ئاخر تەوەرە بە ڕێزان باسکەین و ئینشاءڵڵا بەو ماوە کورتەی کە لە دەستمان مایە کۆتایی پێدەینین ئەقسام القیاس ئێمە چەند جۆرە قیاسمان هەیە سێ جۆرە قیاسمان هەیە قیاسێکمان هەیە پێی دەگوترێت ئەولا قياس الأولى معناه سيا هو ما كانت علة الفرع أقوى منها في الأصل اما قلت مان دو بابت معناه بابتي أصل معناه بابتي فرع معناه أصلك مجتهد جيش قناعات زابداق يعني بإجماع ياخذ باجتهاد كعلتكي أويا بابتي شنو معناه مجتهد تمشادك علتكي كلو بابتنويكي زور بقوة لتسي لا أصلكي ألو حالتي سدلين دلين أجر أود زارك حرام بي دبي أود دزا حرام بي وانيا سو إيش كي لوي إنه يكهيا زور زياترة أجر بلين عارق زارك حرام بي أو أفيون وحشيشة ونازام وشتاني استا أو قتك سرخوشي دكا وبعردي دا أو دي مدمني شي دكا أو دي وايد بسر ديني يعني تيكلاو دبي دكا الخويني زور خرابتر كواتا دلين أولاترة وانيا مثل بون من پیغمبر عليه الصلاة والسلام ده فرمه لا يحكم الحاكم بين اثنين وهو غضبان با يك حكم لنوان دو كسان نكا قاضيك لو كاتيك وتربي لو علتك يتسيا هم علماء قوتيان فكري لا يخوي ناميني وانيا مشوج دبي باش استا قاضي وديويد حكم بك لنوان دو بابلين خصمان دو كسان شكاتيان ليدي كرديا لو دقي هشتان برياركي ندا قصي لسر بابتك نكريه يا كادوتي جناب قاضي ساركتا والقراب خيزان تو من دالكان تو حمود لا والنازين نتيجسي باشا ماشي قاضي ليره مشوش دردبيان قد تريبكي ليره زور خراب تروانيه لو انا بلي خيزان مرديه من دالكان فوتان وتازه حد قصي بيناكل كوابي دلين بأولاتر واي استا او حكمت سلي بكري تأجيل بكري استا بالريالي لسندين لبوخت الشركة او بير قياس الأولى قياس دوامين من برزان قياس المساوي وهو ما كانت العلة التي بني عليها الحكم في الأصل موجودة في الفرع بقدر ما هي متحققة في الأصل وكو يقوابي بونو من مثل حرام بوني ستاندني مال يتيم قياسا لسخواردني قرآن دلي إن الذين يأكلون أموال اليتامى ظلما إنما يأكلون في بطونهم نارا وسيصلون سعيرا أواني مال يتيم كان دخون طبعا هو حرام شي زور قورده كان كأنما وآقر دخونه إنزل قيامتيش جهنم ساوراني عندك طبعا علتك سيا هم ما دزانين علتك أويا أو من دالا بنازا بباوكا بكسا ونيا كزنيا إيشي لبو بكاكا بحرامة باشە یەکی دیکە تێدەڵێت ئەمن مالەکەی ناخۆم بەڵام دەچم دەسووتێنم ناخراپتر نییە بە خواردن هەم ئەلمیم لە بۆ قەیدی نییە لە بۆ کابرا تێک دەدا بەڵام لە بۆ یەتیمەکە هەر وەکو یەک وایە وانە لەو لای خواردی فەوتە لێرە سووداندی هەر فەوتە یعنی وانە فەرقی چییە هەر وەکو یەک وایە
چۆن خەنا مەدەین بزە بدۆکوویە گوابی یعنی ئەو شتەی هینا یەک خواردی یەک سووداندی هەر نەفسی شت هەر نەفسی زەرەرە بۆ هەیتیمەکەیەوە نییە ئەو گوتیان مەڕێک با بڵێم گورگە گرتبی وەڵا شوانە بڵێم کابرایە کات لەولا عەڵاس السیلاح شتی پێ بوو گورگەکەی لێ دووریە خستەوە کە دووریە خستەوە بردی ئەو لای چاقۆیەکی دەریدا گوتیە کابرای چ دەکەی گوتی وەڵا سرت دەبڕم ئێستا گوتیە گەر من هەستا بڕیم بەیە لێم بگەڕا بە با گورگەکە بینی خواردبە فەرقیانی هەر وەکو یەک وایە لە بۆ مەڕەکەی هەر نەفسی شتە گورگ بخوا یان ئەوی بخوا جاوا دەرسی لێ وەردەژیرێ گە لە زاروا دەبی لەوانەیە ئەوەی یە نێزیکەکە بتخوا هێشتا خراپترە وانە لێکە هاچ ناویدی بێگانە بوو ئەوە خۆمانی ئەوە خراپترە آخر شت بەڕێزان قياس الأدنى قياس الأدنى چییە هو ما كان تحقق العلة في الفرع أضعف باشا أضعف وأقل وضوحا أو زاري علتك لا فرعكي ضعيف تربي يعني عكسية كما كيا تا وكوتسي تا لأصلكي دلين والله أوش حرامة هرسند الناقة بليتسي يكمكا بونو من استا بيرا قياسي لساتسي عرقي اما نما خواردي الحمد لله بلام اواني دلين بيرا وشد ضعيف ترى مادة اسكار وسرخوشي كيونيا تاوكو لناوسي لنا عرقكي إلا برا دلين كاكا أوش حرام الراس درازي حرامي ناقاتا أو بلام أوش لوي نيزيكا كوابي أوش نفسي حكمي أو هيا أو سرساواني كما إن شاء الله حول دين لدرسكاني داتو باسكين بحول قوتي خواهي پروردگار وآخر دعوانا الحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وأصحابه أجمعين